بازار ميدان ايكشوان بازارانا كوتكويت السنتر بايتخت عراقي وبديرين ترين بازار تيتا هج مارتن كل سالة 1906 زاينية هاتيا دامزراندن والنافيا في بازاري چندین دکانن کلاتوری و آسواران تدا هنو و بموزخانن بچیک تینا دست نشان کرن. باسم شماری خودان ایک جوان دکانانا و جبر خولیا و اوینیوی بو پیشا بازرگانی کرن با آسوار و کلاتورن کون باسی پیشا خود دکتن و جریا و پیشه شهرستانیا ولاتن بیانی برچاف دکت. اكو اشياء يعني احنا ما نقدر نبيعها. هن تشتهنا ناهم فروتن جبركو نهر كز بهاي ويد زانه تنه بسپورن وی واردات زانن بوی کاری مرو باجروانیا جهان دیروکو کارسازیاوی نازدیکه. باسم ایکشوان بازرگانان کو شیایا وی کلاتوری به پارێزیتن و دبێژیتن من دروشمەکێ تایبەت بە پیشا خوا هەیە. انا عندي فد يعني شعار بهاي المهنه. من دروشمەکێ تایبەت وی کاریدا هەیە ئەس دبێژم بابت کڕیت و کورد فروشید جبرک و کورد دێ پەیاما مەل پاشا ڕۆژێ تەمام بکە ئەو دێجێ گریت و بوشایە هەی پڕکەتن بە ئانەیە خودێ دێشێ وێ پیشەیە پرێڤە ببە نها ئەس کوڕێنخوا فێری وێ پیشەیە دیکەم حتال پاشا ڕۆژێ بەردەوام ببن کەسێن وی کاری دیکەن کێ من وەکە تلێن دەستانە مەوەکریەک و خەلک حەژێ بکەن و دیروک و کولتورێمە ناز بکەن. ئاریشا شومەری و دەهان بازرگانێن دن بارێ ئەم نییە کونەشن ئاسەوار و کەلاتورێ عێراقی دەرڤەی وڵاتی نمایش بکەن و بفروشن و هەروەسا بەغدا بە باژێڕێکی مەترسی تێتا ژمارتن لەوڕۆ گەشتیارن بیانیژی نەشن سەردانە پایتەختە عێراقێ بکەن و وی کەلاتوری ببینن. احنا وضعنا يعني مرتبط بالوضع الامني. روشا ما بروشا اولکاریه و گریدایه ام ین ایکینا کوش جهان دا برینه خلق ترسم بهنا ویره و روشا اولکاریه نباشه جبو توریستان جهن به اولا گرینگن حتی بشین بهن جهن وکا ویدره. لداویه دا ما باسم شماری اتناف کەلاتورێ سەدان ساڵان جەهێلا داکو یادگاریان خوف بیرە خوب بینتەوە و مێژوویە سەدان ساڵان هەلدەتەوە لە بەغدا نەزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.